ئەم فەرشە لە نێوەم کوڵانە کە سەب نەکراوە یان کۆنکریتی بۆ نەکراوە چارەسەرە؟ والله هیچ چارەسەری ئەوها نابێ ئەبێ شتێ بکرێ کە سەب کرێ سە کۆڵانێک پشتمان کرا پێشمان کرا ئەو لامان کرا بەس ئەم کۆڵانە ماوە هۆکارەکەی نازانین جارێ دوان سیان چوار زۆر دووبارە و سێوارە و چواربار چۆتی نازانین بۆ ناکرێ هۆکارەکەی نازانین ئیتر وتیان پێش دەنگدان وتیان بۆتان نەکەین دەنگدان تەواو بوو دەنگدان مەحافەزە تەواو بوو دەنگدان بۆ پەرلەمان تەواو بوو نازەم هۆکارەکەی چییە دەمێکە ماوەیەکی زۆرە کە بەڵێنتان دەمێکت بەڵێنمان پێدرا و هێشتا نەکراوە ئیتر داواکاری لە کەناڵە بەڕێزەکەتان داواکاری لە جەماعەت ئەنجومەن سەبێت جوانمان بۆکەن و دەستخۆشیان لێەکەین تۆ بە خۆت ماڵت لێرەیە لە زستانان کێشەگرفتان بۆ دروست نابێ زۆر زۆر کێشەگرفتمان زۆرە بەخوا لە حساب خۆمان کۆنکرێتمان هێناوە ئیسفادەی نەبووە چەگلمان هێناوە ئیسفادەی نەبووە ناچار لە داخە ماڵ کاکڕێباز ئاوا بێ ئەم فەرشەی هێناوە بۆ ئەم کۆڵانە زۆر دەستخۆشی لە کاکڕێبازێکە ئەم فەرشەش هێناوە